لە ساڵی 2006ەوە من دەستم بەم کارە کردووە کە لە ماڵی خۆمەوە دەستم پێ کردو بیرۆکەکە ژەر بۆ خۆشی خواردنم دروست کردو بۆ ڕەفیق و دۆست و ناسیایی خۆم خواردنەکانیان بەدڵ بوو تشجیعیان کردم تێدی بوو نایکەی بە پیشەیەک ئەم کوبەشتە جوانانە دروستەکەێت مڵایی لە بیرمان نەبۆشتی وا بکەم یعنی لام سیر بووە ئەو بوو خسیانە مێشک مۆشتەکە منیش دەستم کرد بە ئەوەی کە لە ماڵی خۆمەوە دەستم کرد بە کوبە لە کیلویەکەوە دەستم پێکرد کوبم کرد کردم کرد وردەوەدە پەرمما بە ئیشەکەم ماوەی چەند ساڵێک لە ماڵی خۆما ئیشم کرد بەس کە خۆم ئیشمە کرد ڕفیقێکم هاتە دراوسەیەکم هاتە تەشتێ پیازمەیە بە سەریا کەرۆزێک مەبسەم بووم بچنە فریانە ئەگەوتەمێر خۆم بووم یعنی کەسی تر نەبوو ئیشم لەگەڵکە لە ماڵ خۆمەوە چکەی کار خۆم ئیشەکەمە کرد بە بەردەوام لەسەر ئیشکردن بووم ئەو کاتە ئەو قەڵەباڵغێ زۆر نەبوو وردەوەدە ئەو بوو بە قەڵەباڵغەیەکی زۆر لەسرم کە قەڵەباڵغ بوو شاگردم ڕاگرت لە ماڵی خۆیانەوە ئیشی بۆ کردم و بۆیە ناردمەوە مەسەلەن کوب بە شتەکانی بۆ کردم لە لای خۆم بوو ئیشێ کرد تر بوو کە زانیم زۆر قەڵەباڵغ بوو جەوی ماڵەکەم تێگەچێ و میوان هەیە بەردەوام کات و ناکاتی بۆ نییە خەڵکیت لە دەرگاتەیە منیش بووکم هەیە و کوڕم هەیە و مێردم هەیە و کچم هەیە و ساباوکی مناڵەکان مابوو ئەو باوکی مناڵەکان خۆ ئافریکاوتی بۆ ئەو خانووی ئەو بەروە نەگرم 2 ژورە و سەر بەخۆیە و هەر نەبێ لەوێ توانی شاگردی ڕابگری ئیشی خۆ بکەیت و ئەو ئیزدیحامەش لەسەر ماڵەوە نابێ ئەو قەرارم مان کە ئەو خانووی ئەو بەرم کرد کە ئێستا هەر ماوە بەردەوامە شوێنی کولیچە و ئامادەکردنەکەمە لەوێ دەستم کرد بە ئیش ماشەڵڵای لێبێ ئیش وای لێها لە دوای 6 مانگەکە و قەڵەباڵغی هیوا دروست بوو بە 2 شاگرد و 4 شاگرد ڕناگیرە تقریبا 15 شاگردم هەبوو لەوێ ئەو بوویتر هەر پەرمما بە ئیشەکەم ئیزدیحام و قەڵەباڵغی لەسەر بوو ناسرام لە ڕێگەی خواردن ئامادەکردنەوە یا پراخ و کفتە و بریانی هەرچی داوایان کردای بۆ مەکردن چکە یەکەم کەسیش بوو من ئەو پرۆژەیەدا بمەزرێنم ئیتر لەوێشەوە ئەو بوو جەماعەتی مقابلەیەکیان کردم داوایان لێ کردم تۆ بە تەمای چی بکەیت من ئومێتی من ئەوەیە ببم بە ساحیبی مەطعەم پرۆژەکە هەمووی ژن بێ خۆم سەرۆکایەتی ئیشەکە بکەم ئەوان شتیان ئێمە دەعمتەکەین ئەگەر تۆ ئەواکەی ئەو بوو ئەوان دەعمیان کردم سپاسیانەکەم هەستان بە ئەوەی کە ئەم مەطعەمەم کردوانێ ئەو بوو دەنگی یایەوە مەطعەمەکە کە کردمەوە تابعاً 37 کەس لێرە ئیشێ کرد خواردنەکانم هەمووی کوردەواری بووە بەردەوامین لە ئیشکردنا و ئێمە خزمەت دەکەین کێ بە ئێمە ڕازی بووی خێنە سەر چامانەوەی ڕازیش نییە هەر سەر چامان هیچ ناخۆشیەکیش نەهاتۆتە ڕێگەمان لەخوا بەزیابێ هیچ ڕووداوێکی ناخۆش نییە کە زۆر دڵگران ببێتم پێی هەمووی خۆشە خۆشیەکەی ئەوەیە یەک پێشەنگم دەستخۆشیێکی زۆرم لێکرێ چەندەها کەس لە دوای من مەطعەمی کردوتەوە گەورەیە بۆ من چەند کەسێکی تر دوای من ئەستاوە مەطعەم کرد ڕەفیقی خۆم مەسەلەن ئەمەی خاتوونی ماڵ گوڵەمێخەک مەستانە ڕەفیقی خۆم هەیە زۆر یانی ئاوا هەم یارمەتی دەریان بووم لە شێوازی معاملات ئێستا حالێن ڕەفیقێکی خۆم عینەن شت دەوێ مەطعەم بکاتەوە هاتۆ پرسی بە خۆم کردووە عینەن شت من هاندەریە بم قەیچێک کە با ئیش بکەن بۆچی ژن ئیش نەکات بۆ چاوەڕانی دەستێکێکتر بێ هەموو کەسێک توانای هەیە ئیشکە هەر یەکە و لە بواری خۆیان ئەتوانێت بچێتە سەر پێی خۆی و ئیشی خۆی بکە من دەستخۆشی لەو ژناناکەم کە هەمووی ئیشەکەن دەستخۆشی لەواناکەم کە ئەیانەوەی ئیشکەن و ئامادەشم تایە یارمەتی هەموو ژنێک بم بەبێ جیاوازی بۆ ئەوەی کە معلوماتێک هەر شتێک بە من بکرێ پێی بڵێم زۆر ژنیت پرسیارەکە لە من ڕۆژانە ئێرە قوتابخانەیەکە خەڵکانێکێت لێرە فێرە بێ خەڵکانێک لێرە دەستی ئەکرێتەوە ئیشەکات خەڵکانێکێت ئیشەکە ئەڕوا بەڵام ئێر نابێتە بەهۆی سەبەبی ناخۆشەوی من کەڵین دوان هات و دوان ڕۆیان چاڕۆی ئێرە بەردەوامە خەڵکێت و خەڵکە ڕوا لەوانێت تا ئێستا من 500 ئافرەتم پێگەیان بێ لە ماڵی خۆیان ئیشکا لە شوێنی ترا ئیشکا زۆر احتیاجێت جێی سەربەرزی بۆ من بە زیوادارم کەس بە دڵگرانی نەڕواتە دەرەوە بە خۆشی بڕوا ئەوەی لێرەش ئەڕوا حەزەکەم ببێ بە ساحیبی خاوەنی چێشخانەی خۆی طبعاً هەموو ئیشێک زەوقە زەوقت نەبێ لەسەر ئیشێک و بۆ کارەکەت ناتوانانی بکەی من هیوایەتم بۆ چێژلێنان لە ماڵی خۆشمە ئێستا ژەر بەردەوامم لە گۆڕانکاریام چێشتەکان بگۆڕم گۆڕانکاری دروستکەم لە تاما لە لەزەتا لە خواردنا بەپی تەڵەبی کەسەکان داوای چی بکەن ئەی خەمە بەرنامە زۆر جاریەنێک ئەڵێ خۆزگە فڵان شتە کرد ئەڵێم بەسەر چاو ئامادە ئەوم تایەکە گۆڕانکاری بکەم کە یارمەتی ئەو کەسانە کە بیانەوێ خواردنێک دروستکەم غیری دروستم نەکرد بێ ئەتیادیە لەلام من دیکۆرەکان حەزم لێ ساد و ساکار بێ حەزم لەو قەڵەباڵغێ نییە هەرێکۆ بە ڕغبەتی خۆی شتەکە من حەزم لێ بۆ بەو شێوازە داینێم لەوانەیە فکرم هەیە بێ بۆ شتی تر دای بنێم لە مستەقبەلا بەڵام ماوێتی ئەوە جارێکە ئێستا حالیان 4 فەرعم هەیە 3 فەرعیان لە سلێمانیایە و فەرعێکیشیان لە هەولێر لە فامیلی مۆڵایە لە ڕێ ئەم چێشخانەی و چەندەها کەسم ناسیوە
چەنەها کەسی محتەرەم و ڕێک و پێک و لە چاک و لە خراپ خەڵکەم ناسیەوە لە ڕێی ئەم چێشخانەی و تێگەیشتم معنای ئیش چییە کەسابەت چییە ڕەفاقەت چیە چوونە دەرەوە چییە ئەگەر تۆ لە ماڵەوە بیت ئەمانە ئەم معلوماتانە فێر نابی بەتەواتی لە ماڵە بەز ئیشی ماڵەکەی خۆتە چێشت و نان و حازری کە و بڕدەڕ بخەوە ئاگات لە شتێنێ ئێستا فێری تەعاملە بیت لەگەڵ پیاوانە لەگەڵ بازارە لەگەڵ چوونە دەرەوەیە سیقەیەک پیاکەی بەخۆت هەستەکەی کە تۆ ئێستا مرۆڤێکی تری ئەو مرۆڤ نیت کە لە ماڵەوەیت لەبەر ئەوە گۆڕانکاریەکی گەورە دروستە بێ لە ژیانی هەموو کەسێکا کە بێتە دەرەوە ئیشکا لەبەر ئەوە ئیشکردن خۆشە بۆچی ناکەین هەموو کارێک دەتوانانی بیکەیت تۆ تواناو هەیە وەکو ئەو بەشەری ترکە بەرامبەرتە هەموو توانایەکەی هەموو ئیشێک توانی بکەی بەزارێکە وەک بواری ئیشەکەی خۆی زەوقی لە ئیشێک بەسە من خواردم هەڵبژاردوویەکی تر شیرینی هەڵبژێریکی تر خەیاتی هەڵبژێری هەموو کەس توانای هەیە من هیوادارم هەموو کەسێک کەس بوێریت یابێ خۆی نەڕوخێنێ کە تۆ بوێر بووی تواناو هەبوو بوێری خستە ناخی خۆتەوە ئەتوانی هەموو هەنگایە بنیت ئیشکەیت من ئەو بوێرێ لە خۆما ئەبینم یعنی زۆر جار مناڵەکان دەڵێن ئەمە ناتوانانی بکەم ئەیکە هەڵێم ئەیکەم ئەوێ بیکەم نابێ بڵێم نایکەم ناتوانم ناتوانیم ئەو نەترسست ئەو ڕوخێنێ بەڵام لەبەر ئەوە ئەو بوێرێ لە منە هەیە لە هیچ ئیشێ نەترسام و ناشترسم و بەردەوامیژەم بەردەوامە بم بۆ خەونی تر شتی گەورەتر